بەگاڵتە نەوتراوە مەجلیست دایم ئیمانت قایم. هەر بۆ نمونە ئەم مەجلیسە سێنەتەوەی جیاوازی لە ناوچەیەکی ئاڵۆز کۆ کردووەتەوە. خۆیان و مێژووی شارەکەشیان شاهیدی چەندین ڕوودا و لێقەومانن، بەڵام برایەتەکەیان تەباییانی پاراستووە و نەیانێشتووە دەستی دووبەرەکی لە ناویاندا چلەی بچێ و ناشتویانە. ئێمە لە گەڕێکی برایەتی ئەژێن گەڕەکەش پێکاتە لە کورد و عەرەب و تورکمان، هەر هەمومان پێکە وەکو برا ژیاوین لەم شوێنە، هیچ مشکلەی و ئاژاوەیەکمان تا ئێستا ڕووی نەداوە، نە لەبین کورد و عەرەب نە لەبین تورکمانیشە. لە کاتی شەڕی داعشا باوشمان کردو بۆ خەڵکی لادیەکانی عەرەب هەر هەمویان هاتن. ئەوەی لە هەمووی بەرچاوترە لێرە هاوڵاتی عەرەبەکانیش فێری کوردی بوون و لە هاموشۆی دراوسێکانیان هەر بە کوردی قسە دەکەن. سەرەڕای هاوبەشی خێزانی لەگەڵ ئەوەی دانیشتوانەکەی زۆرینەیان با کاری فەرمانبەرەتی و کاسبیەوە سەرقاڵن و لاوەکانیش خوێندن و کرێکاری. لەو گەڕەکە بنکەی تەندروستی و قوتابخانەی لێیە، بەڵام زۆرێک لە کۆڵانەکانی پێویستیان بە گەیاندنی دەستی ئاوادانیە و لە خۆڵ نەجاتیان نەبووە. احنا طبعا جيرانك راد ئێمە بێگومان جیرانەکان پێک دێن لە نەتەوەی کورد و عەرەب و تورکمان. سوپاس بەخوا تا ئێستا هیچ جیاوازێک لە نێوانمان نەبووە. هەموو کاتێکیش بەشداری خۆشی و ناخۆشی یەکتر دەکەین. کاتێک ئێمە هەر لە خۆشی داین ئەوان دێنە لامان و بە هەمان شێوە لە ناخۆشیەکانیشدا پێکەوەین و تەواوکەری کەم و کورتی و پێداویستیەکانی یەکدین و تا ئێستا نەمان هێشتووە هیچ ساردیەک و جیابوونەوەیەک لە نێوانمان ڕووبدات. سوپاس بەخوا ئێمە تەماشای ئەوە ناکەین ئایا ئەمە کووردە یان عەرەبە یان تورکمانە، بەڵکو وا بیرمان کردوتەوە ئێمە سەرەتا وەکو خوشکوبرا مامەڵە لەگەڵ یەکتری دەکەین و پاشان وەکو دراوسێر پێکەوە دەژین. من یەکی خۆممە هاوسێمە لە هەشتاکان و هاوسێ بوومان لە حیتەیار لە ناو دووس ئیستاکەش لێرەش هاوسین باوەڕکە نیم لە ماڵ ئەڕۆم بۆ کەرکووک بۆ میوانی بۆ شوێنێک وە 3 ڕۆژ و 4 ڕۆژ نێمەوە کلین ماڵەکە ماوە دەستیانەوە من نیم لە ماڵ ئەتێدا لە قاپی وەکەوانە مەڵێ دایک ئەحمەد ئەڕۆم بە بازار چتان گەرەکە باعەکەتان ئاوردەتەوە نەخۆشتان نییە نەخۆشم بێ وەڵڵای نەخۆشم بێ وە سیارە خۆی بدێت ئاوا دیاری وەشتا لە مستەشفاکە ئاوردێتەوە. لە خورماتوو ئەم ناوچەیە پێی دەڵێن ئەسرێکە کە مەبەستی گەڕێکی برایەتیە. زیاتر لە 2000 ماڵ و بەسێنەتەوەی جیاواز لێی دەژێن. دانیشتوانەکەی جیاواز لە گەڕەکانی تری نێوسەنتەری قەزاکە سەرڕای ئەو هەموو ئاڵۆزیانەی لە شەڕی ناوخۆیی ڕوخانی ڕژێم و هاتنی چەکدارە جڕەشەکان تووشی هاتن، بەڵام وەک بڵێ لە شارێکی تر بن و بە هیچ شێوەیەک نیانێشتووە ئەو ئاڵۆزیانە بەسەر برایەتی و تەباییاندا سەر بکەوە و بنکەی پۆلیس و مختارەکەشیان شاهێدیان بۆ دەدەن. من ئەوە 7 ساڵ مختار ئەسرەکەمیش خوڕقاتی ڕووی نەداوە ئەو هیچ کێشەی عەشاری نەبووە. عەسرێکە هەم ناوی بەناو خۆی تا برایەتی کورد عەرەب تورکمان تێکەڵە و هەموو زمانەکان تیان لەخوا بە زیاد وەک براژێن. لە ساڵی 1976ەوە گەڕێکی برایەتی لە 30 ماڵەوە بناغە کراوە. سەرەتا تەنیا بۆ فەرمانبەرانی حکوومەت بوو، بەڵام کە سەدام ڕووخا ئاوارەیەکی زۆری ناوچەکانی دەوروبەری سنوورەکە ڕویان لەو گەڕەکە کردو بەهۆی ئارامی شوێنەکەەوە بە تەواوی جێگر بوون. ئێستاش لە کەرکووکەوە بچی بە خورماتوو لە باکووری شارەکەەوە گەڕەکەکە دەبینی و هەر کوێکی ئەو گەڕەکە دەگری پڕە لە پێکەوەی هەڵکردن. سیروان خورشید 964 دووس خورماتوو.